بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەکارهێنانی سۆشیال میدیا بۆ هەواڵی ناڕاست بەڕای هاوڵاتیان بۆتە هۆی دروستکردنی کێشەی کۆمەڵایەتی و نانەوەی ڕووداوی نەخوازرا و بەداخەوە ینی ئەوەی کە وڵاتانی تر ئەو سوودانەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی بینیویانە ئێمە تا ئێسانەوە نەمانتوانیوە ئەم سوودە ببینین بەداخەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕووداوە گەرمەکاندا ئیتیچیانە و ئەخلاقیانە نەیانتوانیوە مامەڵە بکەن لەگەڵ ڕووداوەکاندا بۆیە زۆر جار ڕووداوی نەخوازرا و دڵتەزێنی لێ دەکرێتەوە بەداخەوە ئێمە ڕۆژانە دەبینین لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دەیان هەواڵی ناڕاست دەیان گرفتی کۆمەڵایەتی دەیان کێشە و بەریەکەوتنی خێزانی دروست دەبێت کە ئەوەی شۆکارەکەی نەبوونی پەروەردەیە نەبوونی زانیاری و زانیاریە لەسەر لایەنە زانستیەکەی تەکنۆلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان. مامۆستایەکی زانکۆ دەڵێت ڕۆژانە ساختە هەواڵی زۆر لە سۆشیال میدیا دەبیندرێت کە پێویستە حکوومەتی هەرێم فلتەری ئەم زانیاریە نادروستانە بکات. ڕۆژانە دەبینین پۆستێکی ئێزگار زۆر یاخود زانیاریی ئێزگار سۆر یاخود ساختە هەواڵێکی گەرەک زۆر ناو سۆشیال میدیا دەبینین بەڵام ئێمە لە ئێستادا پێویستمان بەسێ پێویستمان بۆیە کە هەم حکومەت فلتەری ئەم زانیارانە بکە کە نادروستن ناڕاستن بڵاو دەکرێنەوە بە وێنەوە ڤیددیو و زانیاری و پۆستەکانی کە وەجگەلەوە ئێمە هەوڵ دەین لە میدیا و باوڵێن خوێنەر یاخود وەرگر پەروەردەکەین بۆی کە پێویستە پشت بە چ زانیاریەک بە چ کەناڵێک بەستێ بۆی زانیاری ڕاست و دروستی دەست بکەوە دووری خینەوە لەو ساختە هەواڵانە یاخود لەو هەواڵە یاخود لەو زانیار ناڕاستانی کە ڕۆژانە ڕوبەڕووی دەبێتەوە بۆیە هەم حکومەت دەتوانین ڕۆڵی بێ هەم دامزراوەکانی میدیا با بڵێن مەبەستم لە فۆرمە ڕسمیەکانی میدیا وەک تەلەڤیزیۆن و رادیۆ ڕۆژنامە و گۆڤار و جۆرەکانی کە یاخود وێبسایتەکان هەر بۆیە سۆشیال میدیا با بڵێن دەتوانین بڵێن بەتایبەت لە کوردستان پڕپڕێتی لە زانیاری نادروست زانیاری هەڵا ئەمەش بەهۆی ئەم پانتایی ئازادی ڕاداربڕنیەک لەم تۆڕە کۆمەڵاتیانەدا هەیە. هەروەکو هاوڵاتیان دەڵێن سۆشیال میدیا لە هەرێمی کوردستان پڕێتی لە زانیاری نادروست ڕۆژ لە دوای ڕۆژیش تۆڕە کۆمەڵایەتیەکان زیاد دەکەن و دەیان هەواڵی ناڕاست و بێسەرچاوە بڵاو دەکرێتەوە کە زۆر جار بۆتە هۆی دروستبوونی گرژی سیاسی و کێشەی کۆمەڵایەتی. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.